دنیا عادل بە یەکجاری سلێمانی جێهێشت و هاتە هەولێر. ئەو دەڵێت سلێمانی شوێنی ژیانکردن نەماوە، یاسا سەروەرنیە و بە ناوی بافڵ تاڵەبانی هەڕەشە لە خۆم و لە خێزانەکەم دەکرێت و پێم دەڵێن دەتکوژین. من بەداخەوە ئەڵێ من لە سلێمانی ژیانی من پارێزراو نەبوو، ئەم کەسە هەموو ڕۆژێک بە ناوی کاک پاڤڵەوە هەڕەشەم لێ ئەکات، ئەڵێ من پیاوی کاک پاڤڵم بەڕێزان با کاک پاڤڵ خۆی گوێی لە قسەکانم بێت، ئەڵێ من پیاوی کاک پاڤڵم من سەعاسەی شەو دەرەچم، هەرچی کاری خراپی کاک پاڤڵم من ئەیکەم لە فڕاندن و دەستدرێژیکردن و تەمبێکردنی خەڵک. دنیا عادل لە هەولێر کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجامدا و گوتی بە پلان کار دەکرێت بۆ ئەوەی ناوی من بزڕێندرێت و وەکو کچە سۆزانیەک من بناسێنن. ئەمەش دوای ئەوەی کەسێک بە ناوی هاوار وریا براخاس داوای لێکردم کە بە سەرکردەکانی یەکێتی بمناسێنێت و من ڕەتم کردەوە بیان ناسم. من ئەمەوێت ئەمە بڵێم ئەم کەسە هات ویستی من بەکار بێنێت بە منی وتی حەزەکەم لەگەڵ منە ڕێبکەبی و پاشان من بە مەسئولەکانی یەکێتیت ئەناسم. دنیا باز لەوە دەکات هەموو شتێک لەو کاتەوە دەستی پێکرد کە من ڕەتم کردەوە سەرکردەکانی یەکێتی بناسم. دواتر هەمان کەس کە پەیجەوانە لە ڕێگەی سۆشیال میدیا هێرشی بەردەوامی کردە سەر من و دەنگی منی بە زیرەکی دەستکرد گۆڕی بە چەندین شێوە ناوی منی لە کەدار کرد، ئەگەر نا من دکتۆری ددانم و تەنها بەنج بۆ ددان بەکاردەهێنم. و هەستا لەگەڵ ئەمەشە بە زیرەکی دەستکرد سەوتی منی هێناوە کە من علاساس بەنج بۆ شوێنێکی تر بەکاربێنم کە پیشەی من پزیشکی ددان. دنیا باس لەوە دەکات پۆلیسی سلێمانی بە قسەی چەند کەس و گروپێک کار دەکەن، هەروەها ڕاست ناکەن کاتێک گوتیان ئێمە ئێوارە چوینە بۆ دەستگیرکردنی دنیا، بەڵکو ئەوان لە کاتژمێری 9 شەو بە دوو مێگزەمینی پڕ لە پۆلیس هاتنە سەر ماڵەکەمان وەکو ئەوەی من بازرگانی مادەی هۆشبەر بم. هەروەها دنیا گوتی پێم سەیرە کە چۆن چاڵکوانان و ڕێکخراوەکانی ئافرەتان لە سلێمانی بەم شێوەیە بێدەنگن و قبوڵی دەکەن یاری بە شەڕەفی ئافرەتێک بکرێت.